ئەمڕۆ ئەم سێ یاریزانە لە پێشکەشی هاندەرانی خۆشەویست دەکەین هەروەکو پێشتر بەڵێنمان پێدا بوون کە چەند بۆنێکی یاریزانان ئیعلام بکەین. ئینشاءڵڵا ئەمە شتێکی دڵخۆشکەر دەبێت بۆ هەموو شاری هەولێر و هاندەرە خۆشەویستەکان. دوو بۆندی تریشمان مایە ئینشاءڵڵا لەو ڕۆژانە ئەوانش ئیعلان دەکەین. ئەوانش دوو یاریزانی باشن، یەکیان پۆلیزیە ئەویش کەمبۆدیا. لەو ڕۆژانە دەگەن ئەو پێنج یاریزانی پیشەگەر عەقدمان لەگەڵیان کردێ و پێشکەشی یانەی هەولێر و هاندەرە خۆشەویستەکانمان دەکەین. ئەو یاریزانانە کە مدەڕی بەڕێیان دەکا و کە دەیانهێنی ئەوە شتێکی هونەریە تایبەتە بەخۆی. بەڕاستیانی من نازانم تۆ پێم گوت تۆ خۆی کامل حڕیەت و تەسەڕوفمدایە یاریزان بەڕێکە و یاریزانیش بینیتن بە خۆی دەزانیتن ینی ئەسبابەکانی دیارە یاریزانی باشتری لە جێگاییە چکە بەڕاستی ئەمە دەمانێت ئەو ساڵە لە پێشەنگ بین ینی نازناوەکە شەڕی نازناوەکە دەکەین. بە نسبەت کێشەدارایەکانیش نەک هەولێر زۆربەی یانەکانی هەولێر خۆشن کە لە بەغدا بوو زۆربەی یانەکانی عێراق ئێستا کێشەی داراییان هەیە. بەڕاستی ینی خۆم لە بەغدا بووم لەگەڵ یەک دویانە لەگەوانە هەموو قسەم کردێت زۆربەی یانەکان کێشەی داراییان هەیە. ئێمەشەوی بە پێمان کرایە بە توانای خۆمان شتمان کردووە و حکوومەتیش بەڵێنی باشی داوە ئینشاءڵڵا لەو زوانە بەڵێنەکان جێبەجێ دەکا و ئەو چێشتەشمان نامینێت.